یەکێک لە شتە جوانەکانی پیرەمێرد کە من خوێنمەوە گەزگەز باڵام کرد ووتمەوە سەنوسەلی فی القودس سەنوسەلی فی القودس. پیرەمێرد دوژمنێکی زۆر سەرسەختی زایۆنیزم بوو. طبعا پیرەمێرد پیاوێکی دەوڵەتمەداری گەورەی منتیقەیە بووە. باش لە شوێنی زۆر بەرزاییشی کردو، ئاگای لە وەزعەکە بووە. باشەوە کە گەڕاوەتەوە بۆ ئێرە و دەستی کردو بەکاری سەحافە، ئاگای لە دنیا بووە، بەردەوام ئەخباری دنیای لا بووە، ئاگای لە وەزعەکە بووە، ئاگای لێ بووە کە جوولەکەکان چۆن خەریکی فیتنە و شەڕن لە دنیایە. طبعا پندەکانی پڕن لە باسی خراپی جوولەکە و زایۆنیزم و دژایەتی ئیستیعمار و زایۆنیزم. بەڵام من پندێکم بۆ بژاردون کە سوکایەتێکی زۆر بە جوولەکەیەکە. حیای جوولەکە ئەتکێنە و حیای ئەوانش ئەتکێنێ لە کورد و لە خەڵکی تر کە دڵیان بە جوولەکە خۆش. سوکایەتێکی زۆر باشیان پێەکە و من هیوادارم ئەمە وەڵامێکی زۆر نازار بێ بۆ هەر کوردێکی ناکەس بەچە کەوا کوڕی کورد نییە، باشە هەڵگەڕاوەتەوە لە کوردبوون و پشتیوانی زایۆنیزم و جوولەکەیەکە. سێر کە بزان چیان پێڵە. ئەمە پیرەمێردی دڵێ، پیرەمێردی نازار ئەڵێ جووی گەڕی گەڕۆک لێمان کەوتە گەڕ. چی بە جوولەکەڵێ؟ جووی گەڕی گەڕۆک لێمان کەوتە گەڕ. ئەمە بعد 1947 نووسرام شیعرە. هەرا ئەخاتە ناو بەشەر بەشەڕ. جووی گەڕی گەڕۆک لێمان کەوتە گەڕ، هەرا ئەخەنە ناو بەشەر بەشەڕ. نازانن ئەوەی کە پێی دەنازن، کەسیان خۆش ناوێ سیاست بازن. ئەکینە کێ بێ هیوای بەجوو بێ، ئابدەسخانەمان ئەبێ بۆ گوو بێ. سێریۆک بارەکە الله فیک یا پیرەمێرد. بارەکە الله فیک یا پیرەمێرد. بزانە چۆن بە پەندی کوردی زایۆنیستەکانەکە بە پەن و ئەو ناکەس بەچانش کەوا لە ناو کورد و عەرەب و تورکیا پشتیوانی جوولەکەیان کرد. وەڵە چی؟ ئەگینە کێ بێ هیوای بەجوو بێ، ئابدەسخانەمان ئەبێ بۆ گوو بێ. هەموو دەوڵەتێک بەخوو کردەوە، هەموو دەوڵەتێک بەخوو کردەوە، قەومی جوولەکەی تاقی کردەوە، خاسیەتێکی ڕاستی تیان نەدین، دەریان پەڕاندن لێیان کەوت نەقین. ئێمە کە ئەمەمان دێ بەسەردا خوایکە دەستمان لە دین بەردا. ئێستاش ئەگەر بێ ڕوو بکەینە خوا، هەر لە پێشەوەین ناکەوینە دووە. ئەگەر لەسەر دین هەڵچین بۆ جیهاد، سەلاحەددینی کورد بێنینەوەیات، بەگیان تێکۆشین بۆ دین وەک دوێنێ، گەڕ و تەشقەڵەوازمان لێ دێنێ. قەسەمەن بالله العەظیم ئەمە مانیفێستۆی جوڵانەوەیکی کوردی محافزکار نییە؟ پشتیوانی دین، یادکردنەوەی سەلاحەددین، دژایەتی زایۆنیزم. سنصلي في القدس قالين سنصلي في القدس ما باسي ميرجوكين أمر رستانا خوشويستي قدس مربوطي كرد بجغرافيا فراوانكي خويا هي باوبا بيرانية هي و بيراميردية كشانازي سليمانية ومروفنية لسليمانية هندي بيراميرد خدمت يم شارو تعليمو بيشكوتن يم شاري كرد بلان فرموسي روياكي كدش بزايونيزم هیچ کوردێکی ڕەسەن نییە، هیچ کوردێ نییە کوڕی دایک و باوکی خۆی بێ ئیلا دژی زایۆنیزم و جوولەکە بیکە بە قاعیدە بۆ خۆت. هەر کوردێک کورد بێ لە دایک و باوکێکی کورد بێ بەڵام دڵی بەجوو خۆش بێ شانی ئابدەسخانەکەی پیرەمێردە. ئەگینە کێ بێ دڵی بەجوو خۆش بێ چیت پێڵە؟